پێکەوە بەسەر بەرینەوە ساڵێکی پرزانیاری. ئەگەر خوێندن مە شێوازە بێت ئێمە ئەتوانین بڵێن لە ناو قوتابخانەکانە ئەکرێت گرفتە بۆ دروست ببێت. ئێمە بتوانین لێرە ئەو گرفتە بۆ کەم بکەینەوە. هیوادارم چاوەڕێ ئەوە نەکەن کەی داوام دەست پێ ئەکات کەی مامۆستا ئەگەڕێتەوە هەوڵەکانی خوێندن. ئێوە خۆتان باشتر وایە بەردەوام بن لەسەر پرۆسەی خۆتان، چونکە لەو سەرەوە کات ئەکرێت لە زەرەری تۆ بێت وریا بە، چونکە ساڵانی پێشوو وەکوڵێ ئەم حاڵەتانە دووبارە بووەتەوە، بەڵام زەرمەندی یەکەم تەنها خوێندکاران بووە. لەبەرەوە ئومێد دەکەم ئێوە تووشی ئەو گرفتە نەبن. من وەکو وانەی یەکەم حەزمە کرد تەنها کورتەیەک باس بکەین، بەڵام لەبەرەوەی کاتەکە زەرورە بۆ ئێوە ئەمە یەکسەر چمە ناو بابەت و دەست بە وانەکەمان بکەین. وانەی زیندەزانی طبعاً باسی لەشی مرۆڤە. لەشی مرۆڤ لە کۆمەڵێک کۆئەندام پێک دێت. ئەو کۆئەندامانە چۆن کارەکان و فرمانیان چییە، لە چی پێک هاتوون. لە بەندی یەکەمەوە دەست پێکە هەتا بەندی حەوتەم کە کۆتایی بەندی شەشە هەموو کۆئەندامەکانی لەشی مرۆڤ باسەکات کە نزیکەی 12 کۆئەنداممان هەیە، هەمووی لە خشتەیەکە ئێستا باسیەکەین و خشتەیە چۆن سوودی لێوەربژێت. بەڵام ئەوەی کە گرنگە لە خشتەی لاپەڕە حەوت ئەگەر کتێب بەکاربێنن یان مەلزەمەکەتان لابێ، خشتەیەکمان هەیە لە لاپەڕە حەوتە. ئەو خشتەیە کۆمەڵی کۆئەندامی تایە، بە تایبەت سێ کۆئەندامیان کە لە شەرحەکان باز نەکراوە. کۆئەندامی پۆشەرە، کۆئەندامی دەرهاویشتنە، کۆئەندامی هەرسە. ئەو سیانە ضرورە ئێوە احتیمامی پێبن لە خشتەکەیە، چونکە لە شەرحە باز نەکراوە باسی ناکەین. ئەبێ ئێوە بزانن ئەندامەکانی پۆشەر کام لەوانەیە، فرمانی کۆئەندامی پۆشەر چیە لە لەشی مرۆڤە، ئەوە گرنگە ئێوە بیناسنەوە. بەڵام ئەوانی کەیان هەموو کۆئەندامەکانی کە دوای باسیەکەین یەک بێکیان باسەکەین کە لە بەندی یەکەمی خۆمان باسی چیەکە، باسی لە بەندی یەکەمە باسی دوو کۆئەندامەکات، ئەویش بریتێ لە کۆئەندامی ئێسکە پەیکەر. ئێسکە پەیکەر کە ئەمە کۆئەندامێکە، یاخود ئەتوانی پێ بڵین پەیکەرە کۆئەندام، پەیکەرە کۆئەندام بەم ناوەشەوە هاتووە. کەوابێ کۆئەندامی یەکەم بریتێ لە پەیکەرە کۆئەندام، کۆئەندامی دووەم هەر لە بەندی یەک باسەکە بریتێ لە ماسولکە کۆئەندام. لە بەندی یەکە باسی ئەم دوو کۆئەندامەمان بۆکات. لە بەندی دوو باسی دوو کۆئەندامی کە سوڕان لەگەڵ کۆئەندامی هەناسە باسەکات، و لە بەندی سێ باسی کۆئەندامی بەرگریەکە، بەندی چوار باسی کۆئەندامی دەمارەکە. هەموو ئەوانەی کە لە خشتەکە ئیشارەتی بۆ کردو دواتر لە شەرحەکانە یەک بەشیان باسەکەین. ئەوەی کە گرنگە لێرە ئێمە لە پۆلی 10 کۆمەڵێک شتی گرنگمان وەرگرتووە دەربارەی کۆئەندامەزانین چییە. ئەمە بچمەوە بیدایەتی کۆئەندام کە ئایا کۆئەندام چییە لە لەشی مرۆڤ و لە چی پێک دێت. لە پۆلی دەی زانستی ئەگەر بیرت بخەمەوە باسی خانە کراوە. خانە کۆ ببێتەوە پێکەوە یەک فرمان دیاریکراو ئەنجام بن، ئەبێتە چی؟ ئەبێتە شانە. ئەمە لە پۆلی دەی زانستیەوە ئەم بابەتە دووەرگرتووە، ئەکرێت پێشتری ژوەرەگرتە بێ، ئەمانەیە هەر بیرخستنەوەیکی بۆ بکەین. شانەکان پێکەوە کۆ ببنەوە ئەبنە چی؟ ئەبنە ئەندام، و ئەندامەکان پێکەوە ئەبنە کۆئەندام. لەبەرەوە ئێمە ئەگەر دیقەت بێ لێرە باسی چیەکەین؟ باسی کۆئەندامەکانی لەشی مرۆڤەکەین. باسی خانە ناکەین، چونکە لە دەی زانستیەوە تۆ خانە دووەرگرتووە. خانە هەر لە پێناسەکەی لە دەی زانستی وەرەگرتووە یەکەی پێکهاتنی زیندەوەرە. یەکەی پێکهاتنی زیندەوەرە. هەموو زیندەوەرێک لە خانە دروست بووە. قسە یعنی چی؟ هەموو زیندەوەرێک لە خانە دروست بووە. هیچ زیندەوەرێکمان نییە لەشی خانە نەبێت کەوابێت لەشی هەموو زیندەوەرێک لە خانە پێکاتووە. خانە لە دابەشبوونی خانەکانی پێش خۆیەوە هاتە لە دەی زانستی وەرەگرتووە، و خانە ئەتوانێت فرمانەکانی لەشی زیندەوەر پێکاتە و فرمانیش جێبەجێ بکات. لە لەشی زیندەوەرانە چێ فرمان جێبەجێەکە؟ ئەڵێن خانەکان. ئەم پێناسەیە گرنگە بۆی ئێمە شانە دروستکەین. خانە ئاگاتان لێ بێت ئەڵێن ئەگەر هاتوو کۆمەڵێ خانەی هاوشێوە ئەمە بخەرە قەوسێکەوە، چونکە ئەمە گرنگە. لە شانەیە
لە شانەیە ئەبێ خانەکان چۆن بن ئەبێ هاوشێوە بن هاوشێوە بن لە چییە هاوشێوە بن لە پێکاتە لە فرمان لە پێکاتەیە وەکو یەک بن لە فرمانە وەکو یەک بن لە شێوەشیانە ئەکرێ خانەکان هەر وەکو یەک بن کابێ خانەمان هەیە ئێستا ئەگەر من بە نمونە بڵێم شێوەی دەمارەخانەیەک بۆ من دروست بکە ئەمە دەمارەخانە شێوەکەیەتی سیرەکەی دەمارەخانەیە لە کۆمەڵێک بەش پێکاتوە شێوەکەی جیاوازە لە شێوەی خانەیشکە سیرەکەی نەمە یەک خانەیە بەڵام بەم خانەیە ئەڵم دەمارەخانە دەمارە خانەکەەوە بێم خانەیە سیرەکەی کۆمەڵێک پێکاتەی هەیە جیاوازە لە خانەیچکە کۆمەڵێک فەرمان جێبەجێەکە جیاوازە لە خانەیچکەوە لە ڕووی شێوەشەوە کرێ جیاواز بێت خانەیەک بۆ نمونە بۆ خڕۆکەی سپی سیرەکەن شێوەیەکی ناجێگیری هەیە سەیری کە باوکی من کەوابێ ئەم خانەی لەو خانەیە جیاوازە لە چییە سیرەکەن لە ڕووی پێکاتنەوە ئەم ئەکرێ هەندێک پێکاتی تیاابێت لەو خانەیان نەبێت و ئەکرێ ئەم هەندێک پێکاتی هەبێت لەویکیان نەبێت خاڵی دووەم ئایا فرمانی ئەم خانەیە وەکو خانەیە نەخێر فرمانیان جیاوازە هەریکیشان فرمانی خۆی جێبەجێەکە و سەیری کە لە ڕووی شێوەشەوە لێک ناچن لە ڕووی شێوە لێک ناچن دوای باسیەکەین لە ماسولکەیە بۆ نمونە خانم هەیە ئەمە شێوەکەیەتی سیرەکەین ئەو خانەیەش جیاوازە لە ڕووی شێوە لە ڕووی فرمان لە ڕووی پێکاتەوە بۆیە سیرەکەین خانەکان ئەکرێ چی بن ئەکرێ هاوشێوە بن لە چییە لە شانەیە ئێستا من ئەگەر بڵێم شانەکان لە لەشی مرۆڤ چین دوای جیانەکەینەوە چوار جۆر شانەم هەیە یەکیان پێڵێن دەمارە شانە یەکیان پێڵێم ماسولکە شانە یەکیان پێڵێم بەستەرە شانە یەکیان پێڵێم ڕووکەشە شانە کابێست چەند جۆر شانە هەیە لە لەشی مرۆڤ چوار جۆر ئایا شانە دەماریەکان یان دەمارە شانەکان لە چی دروست بوون تەنها لە یەک جۆری خانەی بینن لە یەک جۆر خانە ئەوش پێڵێن چی پێڵێن دەمارە خانەکان ئەم دەمارە خانانە بە یەکەوە ئەمە خانەیەکە خانەیەکیکە لەگەڵ یا گریمان خانەیەکە لەگەڵ یا بوو بەم شێوازە پێکەوە ئەم دوو جۆرە خانە زیاتر لە دوو تەڵەن دوو نییە زیاتر لە کۆمەڵێک خانەکەڵین کۆمەڵی خانیان یەکرێ ژمارەکەیان زۆر بێ بە یەکەوە بوون یەک فرمانیان جێبەجێکرە بنە چی ئەبنە دەمارە شانە کابێ دەمارە شانەکان چ جۆرە خانێکیان تایە خانی دەماریان تایە ئەی ماسولکە شانەکان چ جۆرە خانێکیان تێڵین خانی ماسولکەی تایە کابێ سیرەکەین شانە بریتی لە کۆمەڵی خانە بەڵام خانەکان چین ئەمە گرنگە ئەبێ هاوشێوە بن هاوشێوە لە چییە هاوشێوە بن لە پێکاتە لە فرمان لە شێوەشیان ناوەکو یەکترن بۆیە بە هەمویان یەک فرمانی دیاریکرا و جێبەجێەکەن ئەوە پێناسەی شانەیە ئەی ئەندام چییە ئەندام کۆمەڵێک شانەی جۆرە یان هەمە جۆرە فەرقی نییە کابێ سیرەکەین ئەندام چی تێدایە شانە جۆرەکان ئەی جۆرەکانی شانە چین دەمارە شانە ماسولکە شانە ڕووکەشە شانە بەستەرە شانە نمونە بێنینەوە بۆ ئەندام لە لەشی مرۆڤە ئەوە تەمانەوە نمونەی شانەکان بوون نووسیمان ئەی نمونەی ئەندام چی هەیە نمونەی ئەندام زۆرمان هەیە بۆ نمونە چاو ئەندامە لە لەشی مرۆڤ گوێیەکان ئەندامە بۆ نمونە دڵ ئەندامە جگەر ئەندامە زۆرن ئەندامەکان لە لەشی مرۆڤ ناژمێرین لێسا پێویست ناکات زۆرە لە کتێبەکەی ئێمە نمونەیەکی هێناوەتەوەڵە گەدە نمونەیەکە بۆ ئەندام نمونەیەکە بۆ ئەندام چەند جۆر شانێک هەیە هەر چوار جۆرە شانەکە لە پێکاتنیە هەیە کەوا بێگەر هاتەوە لە پرسیارە کام لەمانە نمونەیە بۆ ئەندام ئەڵین گەدە نمونەیە بۆ ئەندام چەند جۆر شانێکیە هەر چوار جۆرە شانەکە لە پێکاتنی گەدەیە هەیە و هەرێکیان فرمانی خۆی جێبەجێەکە ئێستا لە خوشتایی ناسێنین کە ئایا دەمارە شانە فرمانی چیە ماسولکە شانە فرمانی چیە ڕووکەش فرمانی چیە هەرێکیان ئەکرێ فرمانی خۆی هەبێت ئەوەی کە گرنگە ماوە لێرەیە کۆ ئەندام چییە کۆ ئەندامیش لە ڕووی پێناسەوە ئەڵێن بریتیە لە کۆمەڵێک ئەندام پێکەوە یەک فرمانی دیاریکراو ئەنجام دەدەن ئەوەش پێڵێن کۆ ئەندام کابێ ئێمە لە بەندی یەکەمەوە کە دەست پێەکەین باسی چیەکەین باسی ماسولکە کۆ ئەندامەکەین باسی کۆ ئەندامەکە ئاکەین و باسی پەیکەرە کۆئەندامی ئێسکەکەین لەبەرەوە هەر کۆ ئەندامێک لە کۆمەڵێک چی پێکاتوە لە کۆمەڵێک ئەندام پێکاتوە بە هەموو ئەندامەکان یەک فرمان جێبەجێەکان ئەوە پێڵێن پێناسەی کۆ ئەندام ئەم زاری تێدا بێ ئاگاتان لێبێت
چونکە جاری وهەیە پرسیار لە شانە دێتەوە شانە بریتێ لە چی بریتێ لە کۆمەڵی خانی هاوشێوە ئایا ئەندام چییە ئەندام بریتێ لە کۆمەڵێک شانەی جۆراوجار نمونە بۆ ئەندام کام لەمانەیە ئەکرێ گەدە نمونە بێ بۆ ئەندام و ئەندامەکانی کە وەرەگرین چاو ئەندامە گوێ ئەندامە دڵ ئەندامە هەمویان وەرەگرین لە دەرسەکانی داهاتووە کۆ ئەندامیش بریتێ لە کۆمەڵێک ئەندام پێکەوە بە یەکەوە یەک فرمانی دیاریکرا و ئەنجامێن ئەمە پێناسەی خانە شانە ئەندام کۆ ئەندام ئێستا ئەوەی کە گرنگە خوێندکاری خۆشەویست لێرە یادی قەت بن ئێمە کۆمەڵێک شانەمان هەیە لە لەشی مرۆڤ ژمارەی ئەو شانانە چەندانەیە 1 2 3 4 4 جۆشانی کە لێرەیان نووسیمانێتەوە یەکەم ماسولکە شانە دووەم دەمارە شانە سێم ڕووکەش چوارەم بەستەر ئایا ماسولکە شانە پێکهاتنی خانەکانی چۆنە پێکهاتنی خانەکانی ئەڵین لە خانەیەک پێک هاتووە ئەو خانەیە بێ فرمانی جیاواز بێ لەم خانانەی ئێرە ئەو خانەیە بێ جیاواز بێ لە ڕووی شێوە لە خانەکانی پاشخۆی و ئەبێ لە ڕووی ئایا خانەکان لە پێکهاتنی ماسولکە شانەیە چۆنن خانەیە کە توانای چی هەیە گرژبوون و خاوبوونەوەیان هەیە گرژە بن خاوە بنەوە بەوە چی بە مرۆڤە لێ لەشە جوڵە بە مرۆڤە بەخشێتتر جوڵەکان ئێستا باسێکەین ئەکرێت جوڵە جوڵی خوێن بێت لە لەشی مرۆڤ جوڵی خوێن بێت جوڵی خۆراک بێت جوڵەی ئێسێک